by that. And I know that very... کریستینا کۆیڤۆنەن لێکۆڵەر و ڕۆژنامەنووسێکی فینلەندیە. هاتوۆتە کەرکووک بۆ ناساندنی کتێبەکەی بە ناونیشانی کەرکووک شاری ئاگر. There is need for many books about Kirkuk. So کتێبەکە بە زمانی فینلەندی و ئینگلیزی چاپکراوە. ساڵۆنی شەقامی جمهوری بە هاوبەشی لەگەڵ بۆردی چالاکیەکان کۆڕێکان ڕێخستووە بۆ ناساندنی کتێبەکە بە خوێنەرانی کەرکووک. کەلەنجە ئەحمەد وەری جێڕاوەتە سەر زمانی کوردی. It was 2008 when I came for the first time to Kirkuk. ساڵی 2008 بوو بۆ یەکەم جار هاتمە کەرکووک. هەستم کرد شارێکە جێگەی سەرنجە. لەبەرەوە بارودۆخی کە هەی بوو، تێبینیم کرد کە زانیاری لەسەر کەرکووک زۆر نەنووسراوەتەوە. بۆی هەوڵمدا لە ڕێگەی کاری ڕۆژنامەوانیمەوە زانیاری کۆبکەمەوە ئەم کتێبەی لێبەرهەم بهێنم. ساڵی 2009 بۆ یەکەم جار کتێبەکەم لە فنلەندا بڵاو کردەوە. کەرکووک شارێکی زۆر گرنگە و خۆشەویستە لەلام. شارێکی دەوڵەمەندە بە کللتور و زمان و ئاینە جیاوازەکان. لە ئێستا و ڕابردووشدا پێکهاتەکانی ئەم شارە بە ئاشتی و تەبایی ژیاون. لە بەشێکی کتێبەکەدا نووسەر باز لە کەرکووکی دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 و دابەشبوونی شارەکە بەسەر سێبەرەی کورد و شیع و سونە دەکات. چارەسەری گرفتەکانیش لە پێکەوە ژیان و هەڵبژاردننی ئازادانەدا دەبینێت. یەکێ لە تەورە گرنگەکانی کە لەم کتێبەیە باسی ئەکا پرسەکانی دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایەکە بۆ ماوەی چەندی ساڵ ئەنجومەنی پارێزگا هەڵبژاردننی تیانەکراوە تازەگەری تیانەکراوە. ئەم پرسێکی زۆر زیندوو گرنگە کە پێویستە نەتەوەکانی شاری کەرکووک پارتە سیاسەکانی شاری کەرکووک بە گیانێکی دیموکراسیەوە دەرەنجامی ئەو هەڵبژاردنە قبول بکەن بۆی بتوانن ژیانی سیاسی و ژیانی ئابووری و هەروەها ژیانی کۆمەڵایەتی لەم شارەیە بە ئاشتیانە دابین بکەن. ئەم کتێبە بایەخێکی گەورەی هەیە. ئێمە ڕاستە خۆمان لە ناو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ژیاوین چ پێش 16 ئۆکتۆبەر و چ لە دوای 16 ئۆکتۆبەر، بەڵام گرینگە لە چاوی بیانیەکەوە ڕووداوەکان بخوێنینەوە بزانین تێڕوانینی ئەوان بۆ ئەم ڕووداوانە چۆنە. ئێمە لە تێڕوانینی ئەوانەوە ئەتوانین پەنجە بخینە سەر برینەکان. زۆر جار ئێمە هەڵەکانی خۆمان نادۆزینەوە کە من ئەڵێم خۆمان ینی مەبەستم هەموو خەڵکی عێراقا بە گەلی عەرەب و تورکمان و کوردیشەوە ناتوانین هەندێک کێشە هەیە بیدۆزینەوە وەک ئەوەی کە لە دەرەوە کەسێکی ڕۆشنبیر ڕووداوەکان هەڵەسەنجێنێ. کەرکووک شاری ئاگر کتێبێکی بەڵگەنامەیی و مەیدانی نووسەرە لە ساڵی 2008 بۆ یەکەم جار سەردانی کەرکووکی کردووە و تاکو زانیاری کۆبکاتەوە. خۆشەویستی بۆ کەرکووک وای لە کریستینا کردووە کتێبێک لەو بارەیەوە بنووسێت و بڵاوی بکاتەوە. هەوار فارس، کەناڵی کەرکووک.